زانی تۆ نمونەت لە لای خوایە وەکو چی وایە نازانم تۆ کی تەماشامەکەی و بین و لەگەڵ قورئانە چۆنە بەڵام حەزەکەم بە جوانەی بیسی پیامبەرمان صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی صحیحە خەڵکی لەبارەی قورئان خوێندنەوە کردێتی بە چوار جۆر لە خەڵکی فەرمێتی نمونەی ئەو ئیماندارەی کە قورئان ئەخوێنێتەوە وەکو ئوتڕجە وایە ئوتڕجە یعنی ترنجە میوەیەکە بۆنی خۆشە و تامی خۆشە ئەتوانم بێژم وەکو پرتەقاڵ وایە ئەمە نمونەی ئەو ئیماندارەیە کە قورئان ئەخوێنێتەوە باوەڕی پێیە ئیشی پێیەکە خەڵکی فێرەکە ئەوە نمونەیەتی هەم ناوی چاکە هەم ناخی چاکە هەم دەوروبەری سووری لێوەرەگرن و ئەو ئیمانداری کە قورئان ناخوێنێتەوە نمونەی لە لای خوایە وەکو خورما وایە خورما بۆنی نییە یعنی بۆن و بەرامی بۆ دەوروبەر سوودی لێ وەرناگرن بەڵام تامی شیرینە ئەزانی بۆ شیرینە لەبەرەوەی ئەو ئیماندارە باوەڕی بە قورئان هەیە و ئیمان ها لە دڵیە هەر بۆیە لە لای خوای پەروەردگار بە قەدرە و لە ناو خەڵکیشە خورما میوەیەکی بە کانزایە بە نرخە و نمونەی سێیەم نمونەی ئەو منافقەی کە قورئان ئەخوێنێتەوە وەکو ڕەیحانە وایە ڕەیحانە ئاوا تۆزێ بدە لە گەڵاکەی بۆنێکی زۆر خۆشی هەیە بەڵام دوو گڵای لێ بەرەو بیخەناو دەمن سەیرەکەی تامێکی تاڵی هەیە ئەو منافقەی کە قورئان ئەخوێنێتەوە بۆ خوا نایخوێنێ کە قورئان ئەخوێنێتەوە باوەڕی بە قورئان نییە قورئان ڕەنگی نەداتەوە لە گیانی و لە لاشەیە ناوی هەیە لە دنیا بەس لە ئاخیرەتا سوود لە ناوە ڕۆکەکەی وەرناگرێ و نمونەی چوارەم نمونەی ئەو فاجرە ئەو خراپەکارەی کە هەر قورئان ناخوێنێتەوە وەکو گوژاڵک وایە گوژاڵک ئەلەو ناوە بکەیە کەس دەسی بۆ ناوە دەسی بۆ ئەوەی دڕکە چقێت بە پەنجەتە قەپی لێ بدەی ئێژی قوزڵ قوردت خواردووە فەشتێکە قیمەتی نییە لە ناو خەڵکیە بۆیە لە لای خوای پەروەردگاریش ئەو جۆرە کەسانە قەدر و قیمەتیان نییە فهەوڵ دە قیمەتی خۆت دۆ زۆر لە قورئانە دەسی پێوە بگرە پلت لە لای خوای پەروەردگار بەرزەوێتەوە کەمێ احتیمامی پێ بە کورە الحەمدولله بەدەیان ڕێکخراو بەدەیان بنکەی فێربوونی قورئان هەیە تۆزێ بجوڵێ فەزلی زۆر زۆرە پلت لە لای خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەت بپی ئەو قورئانەی ئەو ئایەتانەیە کە لەبەرتە باشە بم پرسیارێکت لێ یەکەم پێت بوتێ لە قیامەت ئیقڕە وەرتەقی بخوێنە ئەوەی لەبەرتە ئەوەی ئیزانی لەبارەی قورئان و پلت با لە بەهەشتا بەرز بێتەوە معقولە تەنیا حەوت ئاەتی فاتحای بۆ بخوێنی و سی ئاە چوار ئاەتی سوڕەتی قوڵ هەڵاو ئەحەد کەم نییە ئەگەر کەمە لەمە دوا بگۆڕێ سەلام عەلەیکوم